سڵاوتان لێبێ و نەورۆزتان پیرۆز. من دکتۆر هاست کەریمم. کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم. سەرەتا بابزانین دەربارەی کۆڕۆنای نوێ چی لە جیهان و کوردستان دەگوزەرێ. پشکنینی لە قوڕک لێوان کردم وەڵامیان دەمەوە کە هەڵگری کۆڕۆنام لە پاشاندا هەتا دنیا. هاوڵاتیەکی کورد لە ئیتالیا خۆی و چوار لە ئەندامانی خێزانەکەی تووشی کۆڕۆنا دەبن و پەیامێکیش ئاراستەی خەڵکی کوردستان دەکەن. حتان که چند نخوشه دیناتینه تومار کردن ابروکه جی نزدیکی 6 حتی 7 فاصله دید خلک جدا جدا ماورگرتینه اما دیف چون آوان خلکات بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک دڵنیایی دەداتە هاوڵاتیان سنووری پارێزگای دوهۆک هەموو کارێک ئەنجام دەدەن بۆ ئەوەی پشکنین بۆ هاوڵاتیان بکەن و لە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ پارێزراو بن. لە 24 کاتژمێری ڕابردووەدا 627 کەس لە ئیتالیا گیانیان لەدەستداوە و ژمارەی ئەوانەی تا ئێستا لە وڵاتە گیانیان لەدەستداوە 4000 کەسی تێپەڕاند. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەداتە گەنجان کە لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا پارێزراو نین. هاوڵاتیەکی کورد بە ناوی سەردار لە ئیتالیا خۆی و چوار لە ئەندامانی خێزانەکەی تووشی کۆڕۆنا دەبن. سەردار لە ڕێگای کوردستان 24ەوە پەیامێک ئاراستەی هاوڵاتیانی کوردستان دەکات و زانیاریان لەبارەی ڤایرۆسەکە پێدەدات. داواش لە هاوڵاتیانی کوردستان دەکات نەترسن لە ڤایرۆسەکە و ڕێنمایی تەندروستیەکان بەباشی جێبەجێ بکەن. ناو سەردارە دانیشتووی وڵاتی ئیتالیا لە شاری بۆزانۆ دەژیم. دەمێ باسی ئەوە بکەم کە کو تووشی کۆڕۆنا بوونە لە چاردەی مانگەوە کوڕەکەم شەوەکەی تووشی تەنگە نەفەسی بوو. چاردەی مانگدەکە شەموو چوینە نەخۆشخانەی بۆزانۆ بە هەندیان وەرنەگرت هیچ پشکنێکی خێنیان لە بۆ نەکرد گوتیان سەرمای بووە. هاتینەوە پاشان لە بۆ ڕۆژی شەوی دووشەم ئەمن توش بووم چوومە نەخۆشخانەی پشکنی لە بۆ کردم خین لە خێنی دەرنەچوو پاشان پشکنینی لە قوڕک لێوان کردم وەڵامیان دەمەوە کە هەڵگری کۆڕۆنام لە پاشاندا هەتا دوێ خێزاندارم چار منداڵم هەیە هەر هەمومان یەک لە دوای یەک تووشی ئەو کۆڕۆنایە بوون. بەڕاستی داوا لە خەرچیە هەرێمی کوردستان دەکەم لەژێر چاودێری وەزارەتی تەندروستی ئەو ڕێنمانی وەزارەتی تەندروستی کە دەرکردیا لە بۆ بەڕژەوەنی خەڵکە لەوەی خەڵک تووشی ئەو کۆڕۆنایە نەبی. باشترین ڕێگا چارەسەر ئەوەیە خەڵک ڕێنمایەکان جێبەجێ بکە وەکو خۆی. ئەمن دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و تا ئێستا کە هیچ وڵاتێکی ئەوروپا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەهانای خەرجی خۆی نەهاتیە و ئەو ئیشیشان نەیانتوانیا جێبەجێ بکەن. ئەم دووبارە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە هیوای تەندروستی باش لە هەموو لایەکی تایبەتە بە کوردستان 24. بێگومان ئەم پەیامەی سەردار جگەلەوەی کە دڵسۆزی خۆی تێدایە و دەوێ ئەو تەجروبەی ئەوان پێدا تێپەڕبووین بۆ ئێمەی بگوازێتەوە تاوەکو خوا نەخواستە کە ئەگەر هات و هەر کەسێک لە ئێمە بە هەر هۆیەک بێ توش بووین بتوانین بزانین چۆن مامەڵی لەگەڵ بکەین. لە هەمان کاتە وانەیەکی زۆر گرنگی تێدایە کە ئەویش ئەوەیە ئەم ڤایرەسە هی ئەوەیە ترسمان لێی هەبێ بەڵام لێی نەتۆقین ئەوەی لەسەرمانە ڕێکارەکانی خۆپارێزی بەکاربێنین پاشان ئەوەی تر بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک زۆر زانستیانە ڕێگاکانی خۆپارێزی بەکاربێن بە شێوەیەکی باش لێی دوور دەکەوینەوە. خوا نەخواستە ئەگەر کەسێکیش توش بووی ئەم حاڵەتە بوو ئەوە پێویست بە تۆقان ناکا و حاڵەتەکە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە هیچ کێشەیەکی تریان نییە لەوانەیە سادەتر بێ. دەچینە دوهۆک و سەرنجتان بۆ ئەو لێدوانەی بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک ڕادێکێشم کە دەڵێ دڵنیایی دەدەمە هاوڵاتیان لە سنووری پارێزگای دوهۆک کە هەموو کارێک ئەنجام دەدەین بۆ ئەوی پشکنین بۆ ئەو هاوڵاتیانە بکەین بۆ هاوڵاتیان بکەین بە شێوەیەکی گشتی و لە مەترسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا
پارێزراو بن. دکتۆر نزار عسمەت بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک بە کوردستان 24 ڕاگەیاند پشکنینیان بۆ 7 کەسی جیاواز کردووە و هەموو پشکنینەکان نێگەتیڤ دەرچوون و کەس هەڵگری ڤایرەسی کۆڕۆنا نەبووە. ئەو کەسەی تووشی کۆڕۆناش بووە بەرکەوتنی لەگەڵ کەسی دیکە نەبووە و ڕەوشی تەندروستی ئەویش جێگیرە. حتی نوکه چه نخوشه دیناتینه تومار کردن. افروکه جی نزدیکی 6 حتی 7 فاصله دید خلک جدا جدا مورگرتینه. اما دیفچون آوان خلکات که این همیا ابد و فترات شوی داشت اروپا زفرینه و هیچ نبوینه 4 روز. گرینگ هم دیفچون روش وان ساخت همیه بکن فحصالی ورگرینه و بوهنده کو پشت راز بین نخوشیل دفوانینه. دکتر توش بود چه برکفتن گل خلک دی ها بویا؟ برکت نکا گله که کیم سنوردار بویا خود مال داد کرانتین کرد بویا. اجبار هنده جی او کنتاکت گل ده بوینه زورت کیم بوینه همیجی. هاتینا کرانتین کردن و فحصلی هاتینا ورگرتن. اسب باره ما کو روشا یا ساخلمی لیا باش بیتن و روشا اوید دیجی همیا باشه انشالله کسش وان پوزیتیو در نچویا. وکی من گویی هم خلک خود دنیات کین وقت ساخلمی ام دیفچونه همی حالتا کینه و هم سپاسی هر کسی که کین کو پیوندی مبکتن و بجیتن ما بیتن نخوشی لیال مبیتن گلک جاجی خلک کی خو پیوندیت کردن و که نخوشه جیب خوب پیوندی کریا حس کریا فحص بیت کردن و ما فحص بو کریا. بێگومان ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەر بوو کە ئەو کەسەی کە لە دوهۆک توش بووە دیارە بەرکەوتنی لەگەڵ کەس نەبووە واتە بە شێوەیەکی زۆر باش دەکرێت بڵین و هیواداریشین و بە پێی زۆربەی پێشبینیەکان کە کەس لەوەوە توش نەبووە. با زانیاریتان بدەینێ لەسەر ژمارەکان. زانی ژمارەکانی ئەمڕۆ لە جیهاندا دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ چی گوزەراوە. ئەمڕۆ ژمارەکە بە هەمان شێوە بەرز بۆتەوە. ڕێژەی توشبوون لە سەرەتای دەستپێکردنی ئەم پەتایەوە گەیشتۆتە 275,125 کەس. بەس ئەمڕۆ واتە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 38,238 کەسی تر تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون. ئەم ژمارەیە ژمارەیەکی زۆر زۆرە. دەبێت ئێمە هەمومان لەسەر ئەو ژمارەیە هەڵوێستە بکەین. بزانین کەوە ئەو وڵاتانەی ڕێگاکانی خۆپارێزی تێدا ناگیرێتە بەر کە هاوڵاتیانی هاوکار نین ئەو ژمارەیە کە وایان لێ دەکا ڕۆژانە ئەم ژمارەیە بەرز بێتەوە. گیان لە دەستدان بەهۆی ئەم ڤایرەسەوە ژمارەکە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بە هەمان شێوە زیادی کردووە و تا ئێستا 11,186 کەس گیانی لە دەستداوە. بەڵام خۆشبەختانە 9,603 کەسیش تا ئێستا چاک بوونەتەوە. ئەگەر ئێمە بزانین بمانوێ بزانین لە هەرێمی کوردستان ژمارەکە لە بەس پێشەوەی بڕۆینە ئامارەکانی هەرێم ببورن لە جیهاندا ئێستا 120,444 کەیسی کارا هەیە واتە ئاکتیڤ کەیسز ئەمانە ئێستا حالیان توش بوون. خۆشبەختانە 196یان واتە 173,336 کەس بارودۆخیان جێگیرە. 104یان کە دەکاتە 7,793 کەس بارودۆخیان ناجێگیرە و پێویستیان بە هاوکاری پزیشکان و ئامێری هەناسەدانی دەستکرد هەیە. لەو هەموو ئامارانەی کە ئێمە ڕۆژانە دەربارەی جیهان دەیخوێنینەوە تاکە خاڵە کە ئێمە تۆزێک دڵمان پێی خۆش بێ ئەوژەوەیە کە ئەوانەی دۆخیان جێگیرە ژمارەیان زۆر زیاترە. لە هەرێمی کوردستان ژمارەکە چەندە؟ 41 کەسە. تا ئێستا لە پاش لە 24 کاتژمێری ڕابردوو هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە پاژەوەی کە بەیانی وەزارەتی تەندروستی دوێنێ شەو دەرچوو 41 کەسە یەک کەس گیانی لەدەستدا و 13 کەس چاک بووەتەوە. ئەگەر ئەم ژمارەیە بین بە گوێرەی شارەکانی هەرێمی کوردستان باس بکەین لە هەولێر ژمارەکە خۆشبەختانە و خۆیەتی نۆ توشببوومان هەیە و کەسیان گیانە لەدەست نەداوە و تا ئێستا کەسیشیان بە فەرمی چاک نەبوونەتەوە. لە شاری سلێمانی 30 توشببوومان هەیە 13یان چاک بوونێتەوە و یەک کەسیشیان گیانی لەدەستداوە کە ئەمە شتێکی مژدەبەخشە کە خەڵکێک هەیە لە سلێمانی توش بووە و چاک بۆتەوە. لە شاری دوهۆک بە هەمان شێوە ژمارەکە هەر وەکو خۆیەتی یەک کەیسی توشببوو هەیە وەکو جۆمان لێبوو لە بەڕێوبەری گشتی تەندروستی شاری دوهۆک کەوتی بارودۆخی جێگیرە و بە شێوەیەکی زۆر کۆنتترۆل کراوە و تێگەڵی کەس نەبووە. لە هەڵەبجە بە هەمان شێوە یەک کەسمان هەیە کە تووشی ئەم ڤایرەسە بوو و ئەویش تا ئێستا بارودۆخی جێگیرە. ئەگەر ئێمە بین تەماشا بکەین بزانین عێراق هەمووی ژمارەکەی چەند بەرز بۆتەوە بێگومان لە عێراق کە دەڵێن عێراق ئەو ژمارەیە ژمارەکانی هەرێمی کوردستانیشی لەگەڵە بەڵام ئەو ڕێژەیە کە لە عێراق ڕۆژانە بەرز دەبێتەوە
بەراورد ناکرێت لەگەڵ هەرێمی کوردستان لە بەرەوەی ڕێوشوێنەکان لەوێ وەکو پێویست نین تا ئێستا تێکەڵاویەکی زۆر هەیە لەناو هاوڵاتیانی ئەوێ خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق تا ئێستا دەچنە بۆنە ئاینەکانەوە دەچنە هاتوچۆی یەکتری دەکەن وەکو دەبینن ژمارەکە گەشتە 192 کەس و تا ئێستا 13 کەس لەوێ گیانی لەدەستداوە و 49 کەسیش چاک بووەتەوە ئەمە بەنیسبەت عێراق بەگشتی ئەگەر ئێمە باس بمانوێ بزانین لەسەر تاپای دنیا چەند کەس ینی بە ڕێژەکە چەندە ئەبینین ئێمە لە 24 کاتژمێری پێشوو ئەو ژمارە سێ دوو بوو واتە ئێستا ڕێژەکە بەرز بووەتەوە لە هەموو جیهاندا لەو 7 ملیار کەسە لەو 7 ملیار و 772 میلیۆن کەسەی کە تا ئامادەکردنی ئەم بەرنامەیە ژماری دانیشتوان ئەوەندەیە ڕێژەی 0.003 توشببووی کۆڕۆنان و ژمارەی توشبوانیش وەکو ئاماژەمان پێگرت 275,125 کەسە لە هەر دەخولەکێکیش کەسێک توش دەبێت لە هەموو جیهاندا کە ئەمە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە ئەم ڤایرەسە وەستانی نییە هەتا وەکو ئێمە نەوەستین ئەویش وەستانی نییە ئەو بەردەوام لە نێوان ئەو کەسانەی کە تێکەڵاوی دەکەن کە خۆپارێزی ناکەن بۆیان ئەبن بە پێی ڤایرەسەکە ئەچن ئەم ڤایرەسە دەگوازنەوە و وای لێ دەکات کە ئەو ڕێژەیە ڕۆژانە بەرز بێتەوە ئێمە لێرە ڕۆژانە ژمارەکە زیادکەین هیوادارین هەموو مرۆڤایەتی لەم مەترسیە تێبگەن و ژمارەکانیش لە هەرێمی کوردستان قەت زیاد نەکەین چاکبووەکان نەبێت بەردەوامە بین لەگەڵتان دەچینە ئیتالیا ئامارەکانی ئیتالیا شۆکهێنەرن ئامارەکانی ئیتالیا بەڕاستی پێمان دەڵێ کە لەو وڵاتە بە هەموو شێوەیەک لە دەست دەرچووە لە 24 کاتژمێری ڕابردوو لە ئیتالیا 627 کەس گیانیان لەدەستداوە وەزارەتی تەندروستی ئیتالیا دەڵێ تا ئێستا 4032 کەس لە ئیتالیا بەهۆی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە دۆخی ئیتالیا زۆر خراپە و ڕۆژ لە دوای ڕۆژ ڤایرەسەکە زیاتر بڵاو دەبێتەوە و ئیتالیا بۆتە سەنتەری بڵاوبوونەوەی کۆڕۆنا بەگشتی لە ئیتالیا 47021 کەس تووشی کۆڕۆنا بوو. دیمەنی نەخۆشخانەکانی ئیتالیا بۆتە سەردێڕی هەواڵەکانی جیهان زۆری ژمارەی توشبووان بە کۆڕۆنا و نەبوونی قەرەوێڵە و ستاف و پێداویستی پزیشکی دۆخەکەی هێندەی دیکە سەختتر کردووە هەرچەندە ژمارەی دانیشتوانی چین 20 هێندەی ئیتالیایە بەڵام ئێستا ئیتالیا لە زۆری ژمارەی ئەوانەی دەمرن پێشچین کەوتوێتەوە. دیمەنی ناو نەخۆشخانەکانی شاری بێرگامۆیە لە ئیتالیا. ئێستا بێرگامۆ بۆتە سەنتەری بڵاوبوونەوەی کۆڕۆنا تەنیا یەک قەرەوێڵەش بە بەتاڵی نەماوە لە یەکەی چاودێری چڕ نەخۆشەکان دۆخیان زۆر خراپە پزیشک و ستافی نەخۆشخانەکە 24 کاتژمێر لە کاردان ماندوویەتیان زۆر پێوە دیارە. There are now 15 patients. We started with 8, but it was not enough. It's totally another thing. I think in most زۆرێک وا تێگەیشتم توشبن بە کۆڕۆنا وەک ئەنفلۆزایەکی ئاسایی یان وەک نەخۆشی هەوکردنی سیەکانە بەڵام هەڵە تێگەیشتون ئەم نەخۆشە زۆر جدیە و هەوکردنی زۆر توندی سیەکان و زۆرش مەترسیدارە ڕۆژانە 50 بۆ 60 نەخۆش ڕوو لە یەکەی چاودێری چڕ لە نەخۆشخانەکەمان دەکەن بەو هۆیەوە بەشی چاودێری چڕمان کردووە با 3 بەشەوە. we see every day 50 to 60 patients. خەڵکو و پزیشکەکان گلەیان لە ڕێکارەکانی حکوومەت هەیە کە زۆر درەنگ هەستی بە مەترسیەکە کردووە کەم تەرخەمی حکوومەت دۆخەکەی گەیاندووەتە ئاستێکی مەترسیدار و ناتوانن بەڕێوەی ببان. هەرگیز لە ژیانمدا هێندەی ئێستا لە ژێر فشاردا نەبووم ئێمە 100 پزیشکین لێرە بەڵام فریان ناکەوین خەڵکی بە بەرچاومانەوە دەمرن و ناتوانین هیچیان بۆ بکەین دەمێک بوو داوامان دەکرد کە ئامادەکاری بکرێت و نەگەین ئەم دۆخە خراپە. بێرگامۆ بۆتە ووهان و سەنتەری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا خەڵکی ڕێگەیان پێنادرێت سەردانی ئازیزانیان بکەن تەرمەکانیشیان وەرناگرنەوە ئەوانەی گیان لەدەست دەدەن لە ڕێگەی ئۆتۆمبیلی سەربازیەوە دەگوازرێنەوە بۆ گۆڕستانەکان.
ژمارەی توشبوان بە کۆرۆنا لە جیهان لە 260,000 نزیک بۆتەوە. 10,546 کەسیش گیانیان لە دەستداوە. لە 24 کاتژمێری ڕابردوو لە ئیتالیا 627 کەس گیانیان لە دەستداوە. تێکڕا تا ئێستا 4,032 کەس بەهۆی کۆرۆناوە لە ئیتالیا مردوون. نەریمان هەورامی، کوردستان 24. بێگومان بۆ هەر نەخۆشیەک زوو بە زوو زانایان پزیشکان ئەو کەسانی کە بەردەوام لێکۆڵینەوە لەسەر ڤایرەسەکە دەکەن لە هەوڵی ئەوەدان چ دەرمان چ پێکوتەیەک بۆ حاڵەتێکی وەکۆیکە ئێستا لە جیهاندا دەگوزارێ وەکۆیکە ئێستا بینیمان لە ئیتالیا دەگوزارێت کە ئێستا بۆتە شوێنێک هەر کەسێک کە ناوی ئیتالیا دێ یەکسەر کۆرۆنای نوێ دێتە خەیاڵی ئەو کەسە لەبەرەوەی ژمارەی توشبووان و مردن لەوێ گەیشتوتە ڕێژەیەک کە پێشی چینی داوەتەوە. بۆیە ئێمە دەمانوێت لەسەر ئەوە قسە بکەین کە ئایا بزانین هەوڵەکان بۆ پەیداکردنی ڤاکسین و پێکوتەکان گەیشتوتە چی؟ بۆیە پێم خۆشە کە میوانداری دکتۆر کۆچەر ئیسماعیل بکەم ئەو پزیشکی دەرمانسازی پسپۆڕە. دکتۆر کۆچەر بەخێربەی بۆ ستۆدیۆی کۆڤید دەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم. دەبینی حاڵەتی ئەوروپا بە گشتی و ئیتالیا لە چ بارودۆخێکە زانایەکانیان خەریکی چی لە دنیاە هەوڵەکان بۆ گەیشتن بە پێکوتەیەک بۆ خۆپارێزی لەم ڤایرەسە گەیشتۆتە چی؟ خۆی کاک دکتۆر ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی هەڵە تێگەیشتنێک هەیە لە دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشی کۆرۆنا. ئەوەی کە ڕوونە بۆ ئۆیلای هاوڵاتیان ڕوون بێت ئێمە دوو تەوەری سەرەکیمان هەیە لە نەخۆشی کۆرۆنا. تەوەری یەکەمیان ئەوەیە کە چۆن پارێزگاری لەو کەسانە بکەین کە تووشی ئەم نەخۆشیە نەبوونە و بۆ ئەوی تووشی نەبن. تەوەری دووەمیان چۆن بتوانین ئەو کەسانێک کە توش بوون و چارەسەریان پێ بدەین و بۆ ئەوی نەجاتیان ببێ و بگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەوەی کە ئێستا هەیە خۆشبەختانە بەشێک لە کۆمپانیا جیهانیەکان و دامەزرا و ئەکادیمیەکان خەریکی دۆزینەوەی چەند پێکوتەیەک واتە ڤاکسینێکن کە بەسوودە بۆ ئەوەی بدرێت بە هاوڵاتیان تاوەکو ڕێگری بکات دەتوشبوون بە نەخۆشی کۆرۆنا کۆڤید 19. بەڵام ئەوەی کە تاکو ئێستا ئەو دقی ئێستا ئێمە وەستاوین لێرە تاکو ئێستا هیچ ڤاکسینێک هیچ پێکوتەیەک لە جیهان وەکو بڵێ ئەپروڤ نەکراوە واتە نەسەلمێنراوە کە بە فەرمی لە جیهان بەکار بێت بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ڕێگری بکەین لە توشبوون بە نەخۆشی کۆرۆنا کۆڤید. ئەوەی کە ئێستا هەیە لە هەموو وڵاتانی جیهان تەنانەت وڵاتێک ئەگە پێشکەوتوو بە یا وڵاتێکی تر لە هەموو وڵاتان تەنها ڕێگای خۆپاراستنمان لە بەردەمە. ڕێگاکانی خۆپاراستنیش وەکو ڕوون و ئاشکرای ڕۆژانە لە سەرچاوەکانی میدیا بەرجۆی هاوڵاتیان دەدرێت. ئەو گرنگترین خاڵ لەو ڕێگایە ئەوەیە کە ئێمە بەڕاستی تەجەموع و کۆبوونەوە دروست نەکەین تا پێمان بکرێت لە ماڵەوە بین دەرنەچین بۆ دەرەوە. خاڵی دووەمیان کە کاتێک لە ماڵەوەین تێکەڵاوی با بڵێن نەچین بۆ داوەت یا سەیرانێک یا لەگەڵ هاوڕەکان دەرچوون ئەمەشیان تەندروست نییە. جیالەوە بۆ نمونە ئێمە لەبەر ئەوەی ئەم نەخۆشی ڕاستە و خۆ کاریگەری دەبێت لەسەر سیستمی بەرگری لەش بۆ دەبێت ئێمە تەرکیز لەسەرەوە بکەین کە چۆن بەرگری لەشمان بەرز بکەینەوە. بۆ نمونە دەبێت زیاتر تەرکیز لەسەرەوە بکەین کە ئەو خواردنانە بخۆین کە بەرگری لەشمان بەهێز دەکات. بۆ ئەممانەوە لە ماڵەوەیش کاتێکی باشە بۆ بەقوت بەهێزکردنی سیستمی بەرگری لەشمان وانە دکتۆر کۆچە بەس زەبت وایە بۆ نمونە دکتۆر ئێستا زۆر کەس هەیە پارێز دەکات بۆ ئەوی لەش لارێکی ڕێک و وەزنەکەی ڕێک بێت. ئێستا گرنگە کە لەم کاتەدا واز لە پارێزکردنەکە بێنن چکە زۆر گرنگە ئێمە سێژەم خواردنەکە بە تەواوی وەرگین. زیالەوە دەبێت هەموو میوە و سەوزە و ئەوانە تەرکیزی لەسەر بکەین کە کەم دەوڵەمەندە بە ڤیتامین سی و ڤیتامینەکانی تر. خواردنەوەی ئاو زۆر گرنگە ئێمە ڕۆژانە ئاو زۆر بخۆینەوە چونکە لێکۆڵینەوەکان سەلماندیۆنە کە چەندە ناودەم و لوت و ئەوانە چەندە شێدار و ئەوە بێ کەمتر تووشی ڤایرۆسەکە دەبین. جیالەوەی کە ئاو یارمەتی دەرە بۆ ئەوی ڤایرۆسەکە بزێتە ناو گەدە و لە گەدەوە شی بێتەوە بمرێ. جیالەوە زۆر زەڕورە ئێمە تەرکیز لەسەر ئەکسەرسایز واتە وەرزش بکەین چەندە وەرزش بکەین سیستمی بەرگری لەشمان بەهێزتر دەکەین وا دەکات زیاتر بتوانین دژی ئەم ڤایرۆسە بەهێز کەسێکی دەرمانسازی بەڵێ و لەم پەتا جیهانیەیە لەم بەڵایی کە بەسەر مرۆڤایەتیدا هاتووە دەتەوێت بڵێ هەوڵەکان ئۆکەی بەردەوامن بەڵام خۆپارێزیەکەیە دەرمان تا ئێستا بە هیچ شێوەیە تا ئێستا بە فەرمی چونکە هەر دەرمانێک کە دەدۆزرێتەوە دکتۆر وەکو ڕوونە لە ڕووی زانستیەوە دەبێت ئەپروڤ بکرێت لەلایەن FDA ئەمریکی یا ئیمیای ئەوروپیان چەندین دامەزراوەی تر تا ئێستا هیچ پێکوتەیەک لە دنیا ئەپروڤ نەکراوە جگەلەوە کاتی زۆری دەوێت بۆ ئەوی لای هاوڵاتیان ڕوون بێت ئەگەر لەم دقا پێکوتەیەک واتە ڤاکسینێک ئەپروڤ بکرێت چەندین مانجی دەوێت بۆ ئەوی بگاتە دەست هەموو هاوڵاتیانی جیهان چکە جگەلەوەی کە پرۆسەی
بەرهەمێنانی پێکوتە چەندین کاتی دەوێت جیالەوە ئێمە پێویستیمان بە خۆبەخشە سەرەتا لەسەر دەیان خەڵک تاقی دەکرێتەوە دواتر دێنە سەر پرۆسی دوم لەسەر پرۆسی ڤاکسین بەڵێ دکتۆر کۆچەر پێکوتە یان ڤاکسین چییە ینی چۆن ئەبێتە هۆی ئەوەی کە مەسەلەن وهاب کاکە کەسێک مەترسی لێ نەبێیان توش نەبێت خۆی پێکوتە بە کوردیەکەی کە ئەوەی ئینگلیزەکەی پێدەوترێت ڤاکسین پێکوتە بۆ ئەوی لای هاوڵاتیان ڕوون بێت ئێمە لە کۆن نەخۆشیێکی بۆ منە سوورێژە سۆریکەمان هەبووە کە زۆر باو بووە دوای ئەوەی کە پێکوتەکەی دۆزراوەتەوە ئێستا کەم خەڵک دەبین تووشی ئەو نەخۆشیە بێت چۆن ڤاکسین دروست دەکرێت ڤاکسین خۆی ئەگەر سیر بکەی سەیری ڤایرەسەکە بکەی بە ئەو بەرکەوتەی ڕووکەشە خارجیەی ڤایرەسەکە کە بەر سیستمی بەرگری لە شێمە دەکەوێت بەشێک لە بۆ هێڵە پرۆتینە بۆ ماویەکانی ئەم ڕووکەشە وەردەگرن دەیخەنە سەر بۆ نمونە میدیایەکی بەکتریا یا میدیای خەمیرەیەک اینجا چاوەڕێ دەکەن بۆ ئەوی بڕێکی زیاتر بەرهەم بهێنێت لە شێوەی دەرزی دەبێت لە شێوەی دەرزی بە بڕێکی کەم بە جورعی زۆر کەم بۆ ئەوی بتوانین هەر کەسێک کە جورعەیەکی کەم وەردەگرێت لەو کاتەدا سیستمی بەرگری لەش دژەتەنێک دروست دەکات دژی ئەم ڤایرەسە مەبەستت ئەوەیە کۆپیەکی کۆپیەکی ئەم ڤایرەسە بۆ ماوەیەکەی ڤایرەسەکە دەداتە ناو لەشەوە بۆ ئەوی سیستمی بەرگری لەش بتوانێت دژەتەن دروست بکات بە هەمان ئەو کۆدانەی کە ڤایرەسەکە بناسێتەوە دوایەکە ئەو دژەتەنە دروست بوو ئەو دژەتەنە وەکو بڵێ یادگەیەکی بەرگری هەیە کە دەتوانێت ئەم ڤایرەسە بناسێتەوە بۆیە بۆ جاری دووەم هەر کەسێک کە ئەگەر تووشی ئەم ڤایرەسە بوویان دوای ئەوەی کە ئەم پێکوتەیە بەکاردێنێت ئەگەر لە حاڵاتی توشببوونی بەم ڤایرەسە ئێمە ئەم ئەنتیبەدیەوەتە ئەم دژەتەنە ڤایرەسەکە دەناسێت و دەتوانێت بە ئاسانی ڤایرەسەکە لە ناوبات ئەوە بە نسبەت ئەو کەسانەی کە تەندروستن و ئێشتا توش نەبوون وەکو خۆپاراستن بەڵام ئەو کەیسانەی کە توش بوون ئێمە چۆن چارەسەریان بکەین خۆشبەختانە بە هەمان شێوە چەندین کۆمپانیا و دامەزراوەی ئەکادیمی خەریکی لێکۆڵینەوە لەسەر هەندێک لە دەرمانەکان کە ئەو دەرمانە هەن بەڵام بۆ کەیسی تر بەکاردێن ئێستا هەوڵ دەدەن کە سوودی لەوەربگرن بۆ کەیسی کۆرۆنا کۆڤید 19 بۆ نمونە دەرمانی هایدرۆکسی کلۆرۆکوین لەگەڵ ئەوەی کە سەرۆکی ئەمریکا باسی کرد و کە داوای لە FDA کرد پێداچوونەوەیکی پێدا بکەن بەڵێ ئێستا لە FDA ئەپروف کرایە کە تێست بکرێت لەسەر نەخۆش بەڵام تا ئێستا نەسەلمێنراوە کە فعلەن تریتمنتەوە تا عیلاجە بۆ ئەو کەسانی ڕێکخراوی دەرمان و خۆراکی ئەمریکی دڵێ دەستان کراوە بێ یان ئەو کەسانی توش بوون لەگەڵیان بەکاربێن بەڵێ دەستی ئەم کۆمپانیەکانی کراوە کردەوە بۆ ئەوی بەکاری بێنن و بۆ ئەوی دەستکاریەشان کردویان هەروەکو خۆی هەمان ئەو دەرمانەیە کە خۆشبەختانە ئێمە لە کوردستانیش ئەو دەرمانە مەوجودە لە حاڵەتی لە ئەگەری هەر ڕاگەیاندنێک لە ئەگەری هەر سەلماندنێک کە ئەم دەرمانە چارەسەر بۆ نەخۆشی کۆرۆنا کۆڤید خۆشبەختانە ئەم دەرمانە لە دەرمانخانەکان دەست دەکەوێت لە کوردستان بەڵام دکتۆر یەک هەڵە تێگەیشتن هەیە لەلایەن هاوڵاتیان من زۆر جار لە دەرەوەش دەبیستم نەخۆش هەیە تووشی ئەو کۆرۆنا نەبووە تەنها گوێ لێ بووە هایدرۆکسی کلۆرۆکوین بۆەوە بەکاردێت تەندروستە دەیخوات یعنی وا دەزانێ بەرگری وەری دەگرێ هەیە وا دەزانێ بەرگری لەشی بەرز دەکاتەوە نەخێر بە هیچ شێوێک ئەوە دروست نییە گومان ئەوەش دەرمانە دەرمانیش کاریگەری لاوەکی زۆری هەیە ئەوە تەنها ئەگەر سەلمێنرا بۆ نەخۆشی کۆرۆنا کۆڤید بەکاربێت تەنها بۆ کەسانێک کە توش بوون ئەو قسەی کە تۆ باسی کرد ینی ئەگەر هاتوو بە فەرمی لە جیهاندا بڵاوکرا کە ئەم دەرمانە تەواو چارەسەرە دڵنیای لەوەی کە لە هەرێمی کوردستان دەرمانە هەیە زۆر باشە ئەو دەرمانە خۆی لە بنەمایە بۆ مەلاریە بەکاردێ بخۆی لە بنەمایە لە بۆ ئەنتیمەلاریە لە بۆ مەلاریا یان بۆ ئەمیبیا بەکاردێ یان بۆ هەندێک کەیسی ریماتۆید ئەریثرایتس یعنی ئەوانەی ڕۆماتیزم و ئانیان هەیە چونکە لەسەر سیستمی بەرگری ئیش دەکات ئەم ئۆتۆئیمین ینی لەسەر نەخۆشانە ئیش دەکات کە ئۆتۆئیمینیان هەیە بۆیە ئەوان لەو زنجیرە کۆرۆنایی ڤایرەسەکانی تر وەکو سارس و مێرس و ئەوانە تێبینیان کرد ئەو دەرمانە سوودی هەیە جیالەوە 20 کەیسیان لە کۆرۆنا کۆڤید 19 وەرگرتووە لە وڵاتی فەڕەنسا تەجروبەیان کردووە کە هایدرۆکسی کلۆرۆکوین پلس بە تایبەتی لەگەڵ ئەزیترۆمایسین ئەگەر کۆمبینیشنی بکەیت بینیویانە کە تۆزێک پێی باش دەبن بەڵام وەکو باسم کرد ڕسمیەن تا ئێستا ئەمە نەسەلمێنراوە جیالەوە دوو خاڵ هەیە ببوورە قسەکەت پێ دەبڕم ئەو دەرمانە ناتپارێزێ بەڵێ ئەو دەرمانە ئەگەر خوانە خواستە کەسێکیش توش بێ شەر نییە لۆی بەکاربێ لەوانەیە ڕێکوانە بەزە بدوایە شەرنیە بۆی بەکاربێت چونکە لە بیرمان نەچێ ئێمە دەبێت چاودێری ئاعرازەکانی نەخۆشەکەش بکەین وەکو تووشی تەنگە نەفەسیەکی زۆر دەبێت نیمۆنیا ئێمە دەبێت هەندێک جار جیهازی دەستکردی هەناسەدانی بۆ دانێن هەندێک جار ئەو دەرمانە دەدەنێ بۆ هەناسەی بەرەو باش بوون بین وەکو سەڵبیوتامۆڵ و ئەوانە مشکلەی هەندێک جار تووشی ئیسهالی دەبن دەبێت ئەو کێشەی بۆ حەلکەین هەندێک جار بۆ هەوەی ئەو تایە بەرزەیە ئەو ئازارە هەیە پاراسیتامۆلیان ئێمە با ئەو کلۆرۆکوینێکی ئێستا لە کوردستان هەیە با بۆ بشوبهێنین ئێمە بڵین
هێزێکی پێشمەرگەی زۆر باش ڕاهێنراومان هەیە چەکی زۆر باشیان پێ کە دەتوان دژمنەکانی پێ بگەڕێ ئەومانە ئەوە نییە کە ئێمە بچین چەکەکە بکڕین و خۆشمان بڵێن ئێمەش لە ماڵەوە ڕێک وایە کلۆرۆکوین هەیە هەر کاتێک ئەپروف کرا لەسەر مستەوای جیهان ئەو دکتۆر زیالەوە ئەگەر کات هەبێ چەندین دەرمانی تر هەیە کۆمپانیا جیهانیەکان هەمووی خەریکی ریسێرچ و لێکۆڵینەوەن لەسەری وەکو ئەنتیڤایرەسەکان ئەو ئەنتیڤایرەڵەکان ئەو دەرمانانەی کە بۆ سارس و ئەوانە بەکارهاتوە جیالەوە ئینتەرفیرۆن بێتە بۆ نمونە کە بۆ مالتیپل سکلیرۆسس دەدرێت ئەویش دیراسی لەسەر دەکەن کە بتوانن سوودی لێوەربگرن لە بۆ کۆرۆنا کۆڤید-19 لێکۆڵینەوانە لە پاشە ڕۆژدا ئەنجامێکیان هەبێ پێ دوای وەکو دەرمان سازێک کە کۆمپانیەکانی دەرمان بتوانن ئەگەر لە پێک هاتە کیمیایەکەی کلکێکی بۆ زیادکەن یەکی لێکەنەوە یان شتێک ئیزافە بکەن یان هەروەکو خۆی بتوانن من پێم وایە قەیرانە بە دڵنیاییەوە من پێم وایە نەتیجەی دەبێت بەڵام کاتی دەوێت زیالەوەی کە کاتمان پێویستە بۆ بەرهەمێنانی پێکوتەیە دەرمان دوای ئەوەی کە تەواو بەرهەمیش هات کە سەلمێنرا کە ئەو بەکاردێ لە FDA یا ئیمیا دیسان کاتمان دەوێت بۆ ئەوی بگات بەدەستی هەموو هاوڵاتیان چونکە بیرمان نەچێت ئێستا نزیکەی بە نزیکراوەی تەواوی دانیشتوانی زەوی پێویستیان بەو پێکوتە و دەرمانانە هەیە بۆیە ئێمە کاتمان دەوێت ئەو وڵاتی یان ئەو زانایانی ئەو وڵاتی کە دروستی دەکە ئەولەویەت لە بۆ وڵاتی خۆیانیان لە بۆ وڵاتە نزیکەکەی خۆیانە کاکتۆر پرۆسی بەرهەمێنانەکەشی بە تایبەتی پێکوتە چەندین پرۆسی ترسناچی تێدایە کە تۆ ناتوانی خێرا بەرهەمی بهێنی ینی ڕێگر دەبێت لەوەی کە خێرا بڕێکی زۆر بەرهەم بێنی جیالەوە تۆ پێویست بە کەسانی خۆبەخشە لە هەمان کاتە ڕەنگە تۆ لەسەر سەدان کەس تەجروبەی بکەیت تا بگەیە ئەو حەقیقەتەی کە بەکاردێت دوای ئەوەش کە تەواو گەیشتینە ئەو بابرێن ئەو سەلمێنراوەی کە ئێمە بتوانین بەکاری بێنین دیسانەوە ناتوانین لەسەر زۆرترین خەڵک بیدەین چونکە دەبێت دیسانەوە چاودێری کاریگەری لاوەچەکانی بکەیت لە حاڵەتێک ئەگەر هەر کاریگەرێکی نەخوازرا و لەسەر ژیانی هەر کەسێک بەجێهێش ڕەنگە سەحب بکرێتەوە ئەم پێکوتێ یان ئەم دەرمانە بۆیە ئێمە وەکو دەڵێ ڕێنمایی هاوڵاتیانمان دەکەین کە بە هیچ شێوەیەک بۆ حاڵی ئێستا حتا بۆ حاڵی داهاتوش چەندمانجتر بیر لە چارەسەر یابیر لە پێکوتە نەکەینەوە زیاتر تەرکیز بکەینە سەر خۆپاراستن ئەو خۆپاراستن خاڵەکانی خۆپاراستنیش خۆبەخشانە یعنی خۆشبەختانە ڕۆژانە دووبارە دەکرێتەوە لە سەرچاوەکانی ڕاگەیان دەبان ئەم ڕێگاکانی خۆپارێزیە وەکو بەڕێزیش دەزانی هێواشکردنەوەی پرۆسەکەیە پێدانی کاتێکی زیاترە بە کۆمپانیەکانی دەرمان و بەزانەیە ئەگەر ئێمە چەند ئەو کاتەشیان بدەینێ ئەوانیش عسابیان سارترە و هێواش ینی با باشتر ئەتوانن زیاتر دەتوانن بگەن بە نەتیجە زیاتر دەتوانن بگەن بەو هەدەفەی یا ئەو دەرمانە کە ئێمە دەمانەوێت بگەین پێی و دڵنیام من خۆشبەختانە ئەو پابندیەی خەڵک کە لە ماڵەوە دەرناچن دڵنیام لە ماوەیەکی زۆر کەم ینی لە دوای چەند هەفتەیەک ئینشاءڵڵا ئێمە ئەو بەرەو هەنگاوی باشتر دەڕۆین و ئینشاءڵڵا تا ئەو کاتەش دەرمانی باش دەدۆزرێتەوە. دەمەوێت دواپرسیار لە بەڕێزت بکەم کە دەمەوێت بزانین پەیامی تۆ وەکو دەرمانسازێک دەربارەی ئەو شێوازە چارەسەرکردانەی هەڵامەتەکان و پەسی و دەرزی تێکەڵەکان دەتەوێت چی بڵێ لەم بارەیە بەڵێ باش ببیرت خستمەوە دکتۆر زۆر گرنگە ئێمە لە یەکێک لە خاڵەکانی خۆپاراستن باسی بەکارهێنانی دەرمان بکەین زۆر دەرمان هەیە دەبێتە هۆی دابەزاندنی سیستمی بەرگری لەش بۆ نمونە ستیرۆیدەکان بۆیە ئێستا لە کاتی ئێستادا دەبێت خەڵکی زۆر وریابن لە بەکارهێنانی دەرمان چونکە هەندێک دەرمان هەیە سیستمی بەرگری لەشدا دەبەزێنێت وەکو باسم کرد تاکە چارەسەر ئێستا بۆ نەخۆشی کۆرۆنا کۆڤید سیستمی بەرگری تۆیە تۆ ئەگەر شتێک بەکاربێنی یا دەرمانێک بەکاربێنی کە سیستمی بەرگریتی دابەزان بە تەئکید تۆ زیاتر معڕەزی لە بۆ توشبوون بەم نەخۆشیە بۆیە دەرمانە ستیرۆیدەکان یا ئەو دەرمانانەی کە دەبێتە هۆی خاوبوونەوە یان دابەزینی سیستمی بەرگری لەش دەبێت ئیلاگەر لە حاڵەتی زۆر زەڕور کە لەلایەن پزیشکی پسپۆرەوە بۆی دەنووسرێت ئەگەر نا بە هیچ شێوێک نابێت بەکاربێت دەبێت نەخۆش وریابێتەوە زیالەوە جگە لە دەرمان خاڵێشتر هەیە زۆر گرنگە دەبێت خەڵکی دوورکەوێتەوە لە قەلق و ڕاڕایی و ترس بە تایبەتی سۆشیال میدیاویان هەواڵی نەگەتیڤ ئەو هەواڵانەی کە دەبێتە هۆی دابەزاندنی سیستمی بەرگری دەشت و جیالەوە خەوێکی ڕێک زوو خەوتون و زوو هەڵسان ئەمانە هەمووی خاڵی باشن بۆ ئەوی بتوانین سیستمی بەرگری دەشمان بەهێز بکەین دیژی ئەم نەخۆشیە. دکتۆر کۆچەر ئیسماعیل پزیشکی پسپۆر لە بواری دەرمانسازی زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس دکتۆریە. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەداتە گەنجان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سکرتێری گشتی ڕێکخراوەکە دووپاتی کردەوە با گەنجان وابیر نەکەنەوە کە ڤایرەسەکە تووشیان نابێت بەڵکو دەبێت زۆر ئاگاداری خۆیان بن
چونکە هیچ کەسێک لە توشبوون بەم ڤایرەسە پارێزراو نییە. ئەم قسەیە سکرتێری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کاتێکایە تەنیا سەرنج لەسەر کەسانی بە ساڵاچوو دانراوە، دەڵێن تەنیا ئەوان دەبنە قوربانی. بێگومان ئەم قسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە فەراغەوە نەهاتووە. ئەو شێوازەی کە باز دەکرا گەنجان تا ڕادەیەک پارێزراوترن یان توش نابن یان توشبوونەکەیان بەو شێوێ نابێت. ئێستا ئەوە پەیامەکە گەیشت. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ خۆتان جیان مەکەنەوە لەو کەسانی کە بە ساڵاتچوون و بڵێن وەڵاهی ئەوان توشە بن و ئێمە توش نابن. هەموو وەکو یەکە لە ڕووی توشبوونەوە، ئەوەی تریش مجرد توشبوونەکەی هەستێکی ناخۆشە، قسەیەکی ناخۆشە، هەواڵێکی ناخۆشە. بۆیە با هەمومان بەو شێوە بیرکەینەوە منداڵەکانمان خۆمان ئەنج کەسەکانی تری دەوروبەریشمان بە شێوەیەکی ڕێکپێک بپارێزین. خۆشەویستان دەمەوێت ئێستا پێتان بڵێم گرنگترین ئەو ڤایرەس و پەتایانەی کە لە ماوەی چەندین ساڵی پێشوودا سەری هەڵداوە و لەکوێ سەری هەڵداوە و ئەنجامەکەی بە چی گەیشتووە و چەند کەس بەهۆیەوە گیانیان لەدەستداوە با پێکەوە تەمەشاکەین لەم ئینفۆگرافیکەدا. ساڵی 1970 ئەنفلۆنزای ئیسپانی کە پێیانتر سپانیش فلو، ئەم ئەنفلۆنزایە زۆر خەتەر بوو. لە سەتا یان یەک لە سەرسێی دانیشتوانی ئەو کاتی زەوی تووشی بوون 500 میلیۆن کەس کاتە ئەو کاتە لە دەوروبەری ملیارێک و 600 میلیۆن کەس لەسەر دنیا ژیاون 50 میلیۆن کەس گیانیان لەدەستدا، ڕێژەی گیان لە دەستدانی سەتادە بوو، واتە لە هەر 100 کەسێک 10 کەس بەم پەتایە دەمرد. 50 میلیۆن کەس گیانی لەدەستدا، ڕێژەکەی سەتادە بوو 500 میلیۆن کەس توش بوو. لەما بینی 1970 لە بۆ 1976 بێگومان پەتای تر هەبووە، بەڵام وەکو لای زۆربەمان وازەحە باز دەکرێت کە لەو ماوەیەدا دوو جەنگی گەورەی جیهانی ڕوویدا، پاشان جیهانیش ئەو جەنگانە ئەوەندە بە پاشی خستن سنتەرەکانی توێژوینەوە ئەوانە درەنگ دەگەیشتنە ئەوەی کە بڵێن وەڵاهی ئەو پەتایەک بووە و ئەوەندەمان لێ مرد و ئەوانە لە ڕویان نەدەهات هەر باسیکەن لەبەرەوەی ئەو کاتە لە ئەنجامی جەنگەکانە خەڵکێکی زۆر زیاتر کوژرا بوو. بەڵام لە ساڵی 1976 پەتایەک ڤایرەسێک بە ناوی ئیبۆڵا کە زۆربەتان گوێتان لێ بووە سەری هەڵدا لە وڵاتێکی وەکو کۆنگۆی دیموکرات 33600 کەس تووشی بوون، 14693 کەس پێی مردن، واتە لە تەمەشاکەن لە 33000 کەس پێی مردووە، واتە ڕێژەی گیان لەدەستدانی زۆر زیاتر بوو. ئەمە چیە ئەم ڕێژەی گیان لەدەستدانە بۆ باز دەکەین دەمانەوێت بەراوردێکی بکەین لەگەڵ ئەوەی کە ئێستا دەگوزارێ، واتە لەگەڵ کۆڤید 19 کە دوایە دەینە سەری پێتان دەڵێن دوایین زانیاری لەسەر ئەویش چییە. پاشان ئەگەر تەمەشا بکەین سارس لە ساڵی 2002 لام دیسان لە چین 1998 کەس تووشی حاڵەتێک بوون، تووشی ڤایرەسێک بوون کە پێوترە سارس، بەهۆیەوە 774 کەس گیانیان لەدەستداوەدە بە هەمان شێوە ڕێژەی گیان لەدەستدان سەتادە بوو. ئەمەش زوو کۆنتترۆل کرا، ژمارێکی کەمتر خەڵک تووشی بوو، بەڵام وەک دەبینین ڕێژەی گیان لەدەستدانی کەم نەبووە، ئەوش بەرز بوو. H5N1 2003 کە لەوانەیە زۆربەی ئێستا کە گوێتان لە بنەوە بینەرمانن ئەمەتان لەبیر بێت کە ئەوش بە هەمان شێوە لە چین سەری هەڵدا و 861 کەس توش بوون، 455 کەس پێی مردن، واتە نیوە زیاتری ئەوانەی توش بوون بەهۆی ئەم ڤایرەسەوە گیانیان لەدەستدا. ئەمە ڤایرەسێکی زۆر خەتەرناک بوو، هەتا پاشان زانایان توانیان پێکەی و چارەسەری ئەو کەسانش بدۆزنەوە کە تووشی ڤایرەسەکە دەبن. مێرس کە سەرچاوەکەی لە هشتر بوو لە ساڵی 2012 لە وڵاتی سعودیە سەری هەڵدا. لە ساڵی 2012 کاتێک خەڵک چوو بوون سەردانی سعودیان کرده بوو، لەوێ لە ئەوەی ئەو ڤایرەسە لە حشتەکانی ئەو وڵاتەوە گواسترابەوە بۆ کۆمەڵێک لەو کەسانی کە بۆ مەراسیمی دینی یان هەندێک کەسی هەردانیشتوی سعودیە بوون تووشی بوون، 858 کەس پێی گیانی لەدەستدا لە کۆی نزیکەی 2500 کەس کە ئەمەش ڕێژەی گیان لەدەستدان تیایدا زۆر بەرز بوو، گەیشتووە لە 135. بابزانین دوای ئەمانە چیتر هەبوو. لە ساڵی 2013 H7N9 کە لە چینەوە بە هەمان شێوە سەری هەڵدا 1568 کەس
توش بوون 616 بە هەمان شێوە ڕێژەی گیان لە دەستان بەرز بوو کە لە سەتان نزیکی لە 140 بوو. H1N1 کە بە ئەنفلۆنزای بەراز کە لە سەرەتای ئەم ساڵیشەوە سەرەتای ساڵی 2020 لە کۆتایی 2019 و 2020 دەنگۆیەکە بوو کە ئەوەش دووبارە سەری هەڵدا بۆ بەڵام خۆشی ئەم بابەتە چی بوو کە ئەم جارە سەری هەڵدا بۆ دەرمانە هەبوو تامیفلو هەبوو پێکوتە هەبوو زوو کۆنتترۆل کرا لە ئەمریکا و لە مەکسیک سەرەتا ئەمە هەڵی سەری هەڵدا بەهۆیەوە 1 ملیۆن کەس توش بوو 123,000 کەس پێی مردن واتە گیان لە دەستدان ڕێژەی گیان لە دەستدانی لە چاو ئەوەیە کە ئەوە سەتادەیە ببورن ئەوە هەڵەیەکی تێدا لە گرافیکەکە ئەمەش ڕێژەیەکی بەرز بوو لە 1 ملیۆن کەس تقریبان سەتادە بۆ 12 بەواستەی ئەم ڤایرسەوە گیانی لە دەستدا کە ئەمەش ڤایرسێکی زۆر کوشندەیە بەڵام خۆشببختانە لە ئێستادا ڤاکسینوانی هەیە ئەنفلۆنزای وەرزی ئەوەی کە زۆر بەمان گرتومانە زۆر بوومان کەسانی نزیکمان تووشی بووینە و وای لێکردن چەند ڕۆژێکیش لە ماڵەوە بکەون لە باڵندە و لە بەرازەوە بە هەمان شێوە لە هەموو جیهاندا هەیە ساڵانەیە تا ئێستاە هەر چۆنێک بێ لە 1 ملیار زیاتر خەڵک تووشی ئەم ڤایرەسە دەبن ساڵانە و گیان لە دەستانیش 300,000 کەس زیاترە کە پێی دەمرن بەڵام ڕێژەی گیان لە دەستدانی بە هەمان شێوە دەگاتە ڕێژەیەکی کەوایە دەتوانین بڵین ئەگەر بین لەگەڵ ئەم کۆڤید-19 بەراوردی بکەین کۆڤید-19 تا ئێستا ئەوە پشت بە داتاکان دەبەسرێت نەک بڵێ لە ڕووی توێژینەوەکانەوە ینی ئەم ژمارانە بە ئێمە هەمومان لە خەیاڵمانە بێ هەر ژمارێک دەربارەی کۆڤید-19 ئەو ژمارانان کە ڕۆژانە لە کۆ دەکرێتەوە لە ڕێ ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ژنا بڵێ بە شێوەیەکی زانستی تا ئێستا هیچ شتێک نییە لە چین سەری هەڵدا لە کۆتایی 2019 و ئەو ژمارەیە کە لێرە دەیبینن ئەو بەردەوام لە بەرزبوونەوەدانێ لەو کاتێک ئێمە دەستمان کردو بۆم گرافیکە ئەو ژمارەیە بەرز بوو بێتەوە و بەڵام خۆشببختانە ڕێژەی گیان لە دەستان هەتا ئێستا لە کۆی ئەوانەی توش بوون بەوە دەخەمڵێنرێ لە مابینی 102 بۆ 103 ئەو کۆی لێرە نووسراوە 102 کەواتە ئەگەر ئێمە تەماشایەک بکەین بەراوردێک بکەین کۆڤید-19 تا ئێستا ڕێژەی گیان لە دەستدانی کەمترە بە بەراورد لەگەڵ پەتایەکانی تر. دەمەوێت ئێستا گفتوگۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ کەسێک بکەم. ئەو کەسە پزیشکە، ئەو پزیشکە سەربازێکی وونە لەبەر ئەوەی خۆی و هاوڕێکانی کە چەندین هاوپیشەی تریشی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ئەوانن کە ڕاستە و خۆ لەگەڵ ئەو کەسانە مامەڵە دەکەن کە توشببووی کۆڕۆنای نوێن. دەمەوێت دکتۆر هەڤاڵ فارستان پێ بناسێنم و قسەی لەگەڵ بکەم بزانم ئەو چۆن ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکانی توشببووی بە کۆڕۆنای نوێ بەسەر دەبات. دکتۆر هەڤاڵ فارس ئەم کاتت باش ئەگەر گوێ لە دەنگم بێ دەمەوێت باسی کارەکەتمان بۆ بکەیت. تۆ خۆت پزیشکی پسپۆڕی فریاکەوتنی بەڵام ئێستا لە نەخۆشخانەی وەزارەتی پێشمەرگە چاودێری ئەو کەسە توشبوانە دەکەیت کە لە شاری هەولێر هەن و ژمارەیان وەکو پێشترێ ئاماژەمان پێکرد 9 کەسە. پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی بارودۆخی ئەو نەخۆشانە چۆن؟ زۆر سپاس هەست بە شێوەیەکی گشتی ئەگەر تەرکیز بکەین سەر بارودۆخی نەخۆشەکان بارودۆخیان زۆر باشە، بارودۆخیان جێگیرە. ماوەیەک بەر ئێستا نەخۆشێکمان بارودۆخی تووشی لە بەهۆی کاری ڤایرۆسەکە تووشی مزاعفات بەڕاستی و هاوکردنێکی توندی سیەکان توش بەڵام سپاس بەخوا بە هەوڵی ئەڵتیمە پزیشکیی کە سەرپەرشتی ڕاستەخۆی چارەسەرکردنی ئەو نەخۆشیان کرد کە لێرە بەڕاستی دەمەوێت ئەگەر دەرفەتم بێ سپاسیان بکەم چونکە لە یەکەم ڕۆژەکە ئەو حالەتە کە نەخۆشەکە بارودۆخی تێکچوو ئێمە لەگەڵ بەڕێز دەنابی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر بڕیارمەدا تیمێکی تەندروستی بێکەوە چەند پزیشکە بتوانن سەرپەرشتی چارەسەرکردنی بکەن بۆ ئەوەی بە باشترین شێوە بە پێی پرۆتۆکۆڵی جیهانی چارەسەری نەخۆشەکە بکەن. لەبەرەوە ئەو تیمەکە لەگەڵ زۆر سپاسان دەکەین. ئەوان تریش بە شێوەیەکی گشتی بارودۆخیان باشە. یەک لە نەخۆشەکان دوێنێ تووشی ئەویش بە هەمان شێوە تووشی مزاعفاتێک بوو کە هەوکردنی توندی سیەکانی لەگەڵا بەڵام ئێستا سپاس بە خۆبار تەندروستی باشە و لەژێر چارەسەری پزیشکیدایە. دکتۆر هەڤاڵ ئەگەر پێمان بڵێ ئەو کەسانەی کە ئەو توش بۆ بەڕێزانی کە ئێستا لای ئێوەن زیاتر
نیشانەکانیان چی بوو یان زیاتر کەوکو ئێستا لەخوا بە زیاوی باست کرد ئەوانی کە دۆخیان جێگیری بۆ زۆرینەن یان ئەگەر هەمویان نەبن بەس ئەگەر پێمان بڵێ زیاتر نیشانەکانیان چی بووە پێش ئەوەی کە دەست نیشان بکرێن کە ئەمانە ئەو نەخۆشییان هەیە خۆ دەزانی مەسەرەی نیشانەکانیان لەبەرەوە ئەو ڤایرۆسە شتێکی نوێ بوو لە هەموو جیهاندا تاوەکو ئێستاش هەندێک نیشانەکە باز دەکرێتن لەوانەیە وەکو پێویست یانی نەتبنرا بکە بەت نیشانێک دەست پێ دەکاتن ینی هەر لە لێکۆڵنەوەدا بەڵام بە شێوەیەکی گشتەوە نەخۆشانی کە لەلای ئێمە ئێستا خوێنراون کە ژمارەیان 8 نەخۆشە ئەوانە زیاتر بەشی زۆریان تایان هەبوو و کۆخا و ئازاری لەشیان ئازاری ماسوولەکان دوو لەوانە تەنگە نەفەسیشان هەبوو لە کاتی کە دەستشانکردی نەخۆشەکانیان یانیگەر بە شێوەیەکی گشتی ئەو نیشانانێک کە لە دەستگاکانی ڕاگەاندن بازێک هەر ئەوانەیە تا کۆخا تەنگە نەفەس ئازاری دەستا باشە ئەوانی کە داخل بوون ئەوانی کە لەو نەخۆشخانەیەن ئەوان بە ڕۆژ بیان کاتەکانی خۆیان چۆن بەسەر دەبن ئایا ژوورەکانیان تایبەتە پێداویستیەکانیان هەیە خۆراکیان هیچ فەرقی هەیە یان چ جۆرە خزمەتگوزاریەکیان پێشکەش دەکرێت بەڵێ طبعا ئەگە دەرفەتم دەسەرەتا ئەو نەخۆشخانی پێشمەرگە بەڕاستی بە پاشی ئەوەی بەڕێز سەرۆکی حکوومەت لەژێر ڕاستپاردەی بەڕێزیان بڕیار لەسەر کوردستان نەخۆشخانی تایبەت بە چارەسەرکردنی ئەو نەخۆشانە دەستنیشان بکرێ و دروست بکەن وەزارەتی پێشمەرگە بە شێوەیەکی بە سوپاسەوە طبعا هاوکاری ڕێبەراتی گشتی تەندروستی هەولێری کرد بەوەی کە ئەو نەخۆشخانی بخاتە ژێر دەسەڵاتی ڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر بۆ بتوانن سوودیان لێ ببینن جێگەی دەستخۆشە بەڕاستی و هەم وەزارەتی پێشمەرگە و هەم ئەو دەستەی کاریگەریە کە نەخۆشخانی پێشمەرگی کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوون بەڕێوەبەری نەخۆشخانە دەستەی کاریگەریان ئەو نەخۆشخانەی خۆ دەزانی لەبەرەوەی بە تایبەت دروست نەکراوە بۆ چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان نەخۆشخانەیەکی گشتیە بەڵام ئێمە بە ماوەیەکی قیاسی کەم بە 72 ساعت توانیمان هەموو پێداویستیانی کە هەیە لە بەهاوکاری ئەو لیژنەی سەرپەرشتی کە دانرا بوو کە هەموو ئەو بەڕێزانی کە لەگەڵم بوون نەک تەنها من ئەوە جوهدی ماندبوونی ئەوان بوو زیاتر توانیمان نەخۆشخانەیەکە بە شێوەیەک ئامادە بکەین کە بتوانری نەخۆشانە وەربگرین و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ چارەسەرکردنی ئەو جۆرە نەخۆشیە لە ڕووی زانستی ئیداری و هەمیان بۆ دابن بکەین ئەو نەخۆشانە لای ئێمە چارەسەرکردنیان لەلایەن پزیشکی پسپۆڕۆ دەبی کە بەسپاسەوە هاوکارن بۆ بەردەوام سەردانی نەخۆشەکان دەکەن و هەروەها تیمی بدەین ستافی پزیشکی و پەرستار و پزیشکی شتێخڵا و بە بەردەوام ئامادەن نەخۆشخانە جگە لە دەستەیەکی کارژێڕی کە زۆر ماندوو ڕۆژانە لەگەڵمان بۆی بتوانین باشترین شێوە خزمەتیان بکەین لە ڕووی چارەسەر بەپێی ئەو پرۆتۆکۆڵی کاروەزارەتی تەندروستی بۆ ئێمە هاتووە و ئەو پرۆتۆکۆڵش ئاعتماد دەکاتە سەر پرۆتۆکۆڵی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو ئەو دەرمانانی کە پێویست بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشخانە لە کاتی ئێستادا لەلای ئێمە هەیە و بەردەستە لە ڕووی فحوساتەوە هەموو ئەو کەسانی کە پێویستن بۆیان بە ماوەیەکی کەم توانیمان زۆربەی هەر زۆری فحسەکان دابین بکەین و هەر فحسێکیش ئەگەر بەردەست نەبوویتن هەوڵمان داوە بە هەر شێوەیەک بتوانین لە دەروی نەخۆشخانە ئەو فحسە بۆ نەخۆشخانە بکەین کە ئەو نسبەیەکی کەمەوە زۆربەی فحوساتەکان لەلای خۆمان هەیە و هەر تیشی یاخود تیشی سیتیسکان کە ئەوەیان تۆزە گرفتمان هەیە لە بەرەوەی لە ناو نەخۆشخانەکە مەسەلەی سیتیسکان وەکو پێویست دیارێک دروسترا و کاتی دابین نەکرا و ئەوەش بەڕاستی دابینکردن و کڕینی ئەو ئامێرە هەر شەریکەیە کە بۆ بێنی ماوەیەکی زۆری بێ بەڵام ئێمە لەگەڵ ئەوش لێ نەگەڕان کە ئەو نەخۆشە کە پێویستی پێبێتین بۆمان ئەنجامداوە بە ئەوەی کە تیمێکی تایبەت دێن لە هەر کاتێک پێویست بێ ئەو نەخۆشە دەگوازنەوە بۆ نەخۆشخانی فریاکەوتی ناوەند کە ئەو جۆرە تیشکە هەیە بۆیان دەگیرێت و دواتر دەگەڕێنەوە لای خۆمان لەژێر کۆنتڕۆلێکی زۆر باشی ئەو تیمەی کە ڕاهێنراون بۆ ئەوی کە نەخۆشەکان دەگوازن و دەیانگەڕێن و لای ئێمە زۆر باشە دەمەوێت باسی خۆتان بۆ بکەی ئێوەی پزیشکان و کارمەندانی تەندروستی کاتێککە ئەو جل و بەرگوشتانە لەبەر دەکەن و دەچن مامەڵەیان لەگەڵ دەکەن ئێوە بارودۆختان چۆنە چ لە ڕووی پێداویستی و چ لە ڕووی ئەو کاتانی کە لەناو ئەو جلانەیە بەسەری دەبن باسێکی ئەو کاتانەشم بۆ بکە طبعا لێرە دەمەوێت ئەگەر دەرفەتم سپاسی هەموو ئەو تیمە پزیشکی کە لەگەڵن بەڕاستی کە ئەوان سەربازبوونەکەنە نەک ئەمن کە لەسەر تا باز کرد بەڕاستی ئەم بەرچام لەوانێ دیار بووم چەند جارێک لە ئەلام قسەم کردێ بەڵام ئەوەی سەربازیون بەڕاستی
ئەو دەستە کاژێڕێک کە لەگەڵ من ستافی پزیشکی سەرۆکی پەرستاران و پزیشکان کە بەردەوام لەوێ لەگەڵمان لە چارسەری نەخۆشەکان لەگەڵمان ئەوان سەربازی بوون زۆر سپاسیان دەکەم. طبعا بەنسبەت ئەو دووبەرگە بەڕاستی زۆر هەست کە لەبەری دەکەی طبعا هەستێکی ناخۆشە بەڕاستی ناخۆشەکە لەوەی نییە کە ترسەکەوی دەچێت لای ئەو نەخۆشی ناخۆشەکە لەوەیە کە ئەو نەخۆشەکە دەچێت لای باش دەزانی کە لە ڕووی دەرونیەوە پێویستی بەوەیە سەپۆرتی بکەیت پێویستی بەوەیە کە لەگەڵ دابنیشیت سەقسێکی خۆشی لەگەڵ بکەیت بۆ ئەوی بە هەر شێوەیەک بتوانی لە ڕووی دەرون و سەپۆرتش تەواوی بکەیت کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش بەڵام کە بەو جلوبەرگە دەچێت لای بەڕاستی حەز دەکەی وەکو پێویست ناتوانانی حەقی ئەو نەخۆشە بدەیت ناتوانانی وەکو پێویست لی نزیکبی لەگەڵی دابنیشی یان زیاتر کافی بدێ بەرەو بەڕاستی بەنسبەت ئێمە ناخۆشە بەنسبەت ئەوانش ناخۆشە و لەوەش ینی لە ڕووی ینی هەر جارەکە دەچی ئەو جلوبەرگە لەبەری دەکەی هەتا لەبەری دەکەی و ئەو قۆناغانەی تعقیمکردن کە بێدا لەپەڕی لەوانەیە نزیکی 10 دقیقە بۆ چارێک پێ بچێتن یعنی هەر کارێک بەجارێت 10 دقیقە بۆ چارێک بەس خەریکی ئەوەی دەبیت چۆن جلەکە لەبەرکەی خۆت تعقیم بکەی و دواترش کە دێ دەرەوە بە هەمان شێوە چۆن جلە لەبەر دەکەی و خۆت تعقیم دەکەیەوە بە ڕاستی ئەرکێکی زۆرە مادونیشی زۆرە لەسەر ئەو هەموو ئەو بەڕێزانی کە سەردانی نەخۆشەکان دەکەن و خاڵێکی تر گرنگ دکتۆر هەست بەڕاستی باسی بکەم ئەویش بۆ سەرجەم هاوڵاتیان بۆ هەموو خەڵک بکەم هەموو ئەو ڕێنماییانەی کە لە حکوومەتی هەرێم و لەلایەنە خوێندارەکان دەبێتن جێبەجێ بکەن بە تایبەتی مانەوە لە ماڵەوە دەرنەچوون چونکە باسی وانە خواستە هەر کەسێک تووشی حالەتێکی وا بێت لا ئێمە داخیر بێت قەت خۆزگە بەوە ناخوازیتن کە ئەگەر بۆ 10 دقیقەش بێت لەو شوێنە بمێنێتەوە داخل بێتن هەموو نەخۆشانی کە لەلامانن کە خوشبرای ئێمە خوشبرای خۆمان سەریان دەکەین و چار سەریان دەکەن هەموو ئێستا حەزیان ئەوەیە کە جگە لە چابوونەوەکە ئەگەر کە هیوایەت ینی نیش لەلایەن چابوونەوە ڕژگاری کەواتە تۆڵی ئەو چەندین ڕۆژ لە ماڵەوە ناکاتە چەند خولێکێک لەو نەخۆشخانەیە هەم دەکەن دەڵێ دکتۆر دەچمەوە مارێ لە مارێدا دانیشم هەرستان دەوێت جێبەجێ دەکەن بەس دێمانگەڕن بچینەوە ماری تەندروستیمان باشە یعنی مەبەستم ئەوەیە حاوڵاتیان خۆیان بپارێزن ئەگەر بە مانج لە ماڵەوەدا بنیشن زۆر باشترە لەوەی لا سامحڵاس بێن توی یەکە تووشی ئەو حالەتە بێت و بچی داخل بێت و دواتر بەڕاستی ینی پەشمانی دادیکەس دەداتن ئەو کاتی بە ناچاری دەبی ئەو کەسە لێ ببنێتەوە دکتۆر هەڤاڵ دەستان خۆش بێ دەستی هەموو پزیشکان و کارمەندان خۆش بێ کە لە سەرتاپای هەرێمی کوردستان و سوپاسێکی تایبەت بۆ ئێوە کە لە سەنتەرە جیاوازەکانی چارەسەرکردنی کۆڕۆنا لە هەر هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان چکە ئەو کاری ئێوە دەکەن کارێکی زۆر سەختە زۆر دژوارە لە هەمان کاتە پیرۆستترین ئەرکە دەستان خۆش بێ دکتۆر هەڤاڵ فارس کە ڕاستەوخۆ لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ زانیاریەکان ئێوەش دەستان خۆش بۆ بەرنمەیە کە بەرنمەی واردەزگاکان ڕانگەن ڕاستی پێویستە بۆ زیاتر هشاکردنەوەی هاوڵاتیان زۆر سپاس دڵنیا بە تەقسیری ناکەین سپاس ئێمە هەموو جارێک کە دەڵین کە لە ماڵەکان بمێنەوە هۆکارەکەی چییە هۆکەوەی کە ئێستا دکتۆر هەڤاڵ باسی کرد ئەوان خەڵکێکیان لەلایە توش بوون ینی هەموو ئەو کەسانی کە لەوێ لەوانەیە هیچ گوناحێکیشیان نەبێ هیچ شوێنێکی سەردانێکی ئەو وڵاتانەشیان نەکرد بێ کە ئەو نەخۆشی لێ بەڵام ئێستا توش بوون ئەوان ئێستا حەز دەکەن لە ماڵەوە بن بەردەوام ببین لەگەڵتان ئێستا چەند شوێنێکتان پیشان دەدەین کە پێش ئەوەی کۆڕۆنای نوێ بێ چۆن بوون و پاشان چۆن بوون پاریس کە ئەمە بە ئەیفڵ تاوەر ئەمە تایم سکوێر لە نیویۆرک دەبینی ئەوە کاتی ئاساییە و ئەوەش کاتێکە کە ئەم گۆڕەپانێکی بەناوبانگە لە بەیجینگ و ئەمەش دیزنیلاند لە کالیفۆرنیا کە دەیبینن ئەو دەرگاکەی قفڵێکی لێ درراوە و تەواو چاوی لەندەن ئەو شوێنە بەناوبانگەی ناوەڕاستی لەندەن بە هەمان شێوە چۆڵە پیرۆستترین شوێن لە لای موسڵمانانی دنیا بە هەمان شێوە کە مەکەی پیرۆز وەک دەبینین پڕی خەڵکە لە کاتی ئاسایی ئێستاش کەسی لێ نییە ئەماش ئەو شوێنەیە کە لە ئیتالیا زۆرترین سەردانکەری هەبوو ڤێنیس دەبینین بەلەمەکان بە بەتاڵی و بێ ئیش ڕاوەستاوە
ئاکرێ کە هەموو جارێ نەورۆز دێ و بە پایتەختی نەورۆز لێرە و لەوێ باز دەکرێ ئەم ساڵ ئاکرێ زانی چیان کردووە دەچینە لای پەیامنێرمان ئاری حوسێن ئاری دەم باش بارودۆخی ئاکرێ پایتەختی نەورۆز لە چه دۆخێکدایە چی کرا مەراسیمەکان چۆن بوو ئەگەر بە ئێمە و بە بینەرانی ڕابگەێنی بەڵێدەم باش دیارە کو ئەڤروکە بیستێمەها ئادارەیە ئیدی ساڵەنە دوێ ڕژێدا کولان و جادەین ئاکرێب تژید بوون لە نەوروزوانان بە هەزاران کەس لە باژار و باژاروکێن جدا جداین هەرێما کوردستانی بەرەخواددانا ئاکرێژ بۆ کودنەوە ئاهەنگا نەوروزێدا بەشدار بن و تەماشای دیمەنێن جوانین ئاگرێ نەوروزێ بکەن لە کەلا میری و کەلاکەڤنە ئاکرێ کو ئاکرێژ وەکە پایتەختێ نەوروزێدا نیشاندان ji ber wekê ku salna cantirîn newrûz lê tê kirin cantirîn karnavalên newrûzê bi lê bi rêve diçin lê ev rûke li akirê cemşên bêjin ku hawlatiyên akirê ew yeke selman ku ew be tevî awayekî pabendî rênmayên hikûmeta Herêma Kurdistanê û qedexeya hatnûçûnê bûne hiç çalakeka taybet bi newrûzê ve ev rûke li akirê bi rêve neçû hiç xirvebûneka hevalatiyan peyda nebû hêzên emnî li teveya akirê hatibûne parvekirin ji bo yekê ku neyêlin hevalatî li cihan kom bin heta ew cên Kurd salên derbasbûyî de weke kela mêrî kela kevna akirê ku agirlê te helkirin cantirîn dîmenên akirê newrûzê lê hatine nîşandan hemî tijî bûn li polîsan û kesê jî hevalatiyan qesta wan cihan nekirin heta ku agirê hel bikin êdî newrûz ev rûke li akirê gelekî bi bêdengî bi rêve par sal û salên derbasbûyî da Heyal vî demî îdiya hevalatîn ku hatine akirê û çûna nava gorepana birêve çûna ahenga newrûzê dil vî demî zivirên ku biçinev dervê akirê û qesta bajarên xwe bikin ev cade tijî bûn li trombêlan lê vê gavê hîç trombêlek li ser cadeyan nayete dîtin yanî qedexe hatin û çûnê li akirê tevî awayekî yanî pabandbûna xwe ya nîşan dayê hêzên emnî weke asayîş polîsên hatin û çûnê polîsên bergiriya şaristanî hemîş spêdeyê zû were heta ku vê gavê jî yê li ser cadeyan di aliyekê dîj da ku renge yanî gelek kesan salê derbasbûyî de wekî vê şevê xwe amadet kir ku rojê qesta nava cihên geştyarî bikin ji bo yekê ku bi xêzan ve geştan encam bidin seyranan encam bidin lê ev sala da yanî hiç li vîneka hevalatiyan niye hiç niyetek nayete dîtin ku sibayê hevalatî heta li derdûrên akirî jî geştan encam bidin li ser vekê jî îdî ji aliyê geşt û guzara akirî ji ve me re hatiye ragihandin ku em bêjîn sibayê heta xelkê gundan nahiyan jî li derdûra akirê nikarin qesta nava cihên geştyarî bikin ji bo yekê ku geşta newrûzê encam bidin ji ber ku li gundan polîsên parastina daristananê heng ku ew dê rêgirî li hevalatiyan kan renge hevalatiyan xwe jî niyeta derketinê nebîtin û aliyekê dî demet dibêjim ku cihên geştyariyên diyar li akirê evene ku kanîtoza nehleya bakirmane kozadariya herdisan jî banesor ev aliya rûşelata akirê ve ev rên van cihan hemiya yanî axî qîret navê da polîsan ji bo yekê ku kesekê niyet ji hebîtin sibayî derkevîtin dernekevîtin ev jî hemî bo yekê ku xelkê me parastî bitin ji vayrûsê koronayê belê دەستخۆش ئاری حوسێن پەیامنێرمان لە ئەکرێەوە هیوادارم نەورۆزی داهاتوو بەجلی کوردیەوە و بەبێ ئەو ماسکەوە بتبینین هەواڵەکانی ئاکرێ و زەماوەندەکانمان بۆ بگوازیتەوە. پێشتر لە سەردەمی ڕژێمی بەعسی فاشست قەدەغە بوو بینە دەرەوە قەدەغە بوو ئاگر بکەینەوە قەدەغە بوو جلی کوردی لەبەرکەین بەڵام پاش ئەوەی کە ڕاپەڕینمان کرد پاش ئەوەی کە ئەو ڕژێمە گۆڕ بە گۆڕ بوو کوردستان ئازادی و سەربەستی هەڵبژارد ئێمە بە ئازادی هەموو ساڵێ یادی نەورۆزمان دەکردەوە شارێکی وەکو ئاکرێ ئاڵای بەرزی کوردستان ئاڵای ڕەنجینی کوردستان دەوێت دەشەکایەوە هاوڵاتیان بە مەشخەڵەکانی ئاگرەکانیانەوە سەرچیاکانیان دەڕازاندەوە بەڵام ئەم ساڵ بەهۆی پەتای کۆڕۆناوە گەلی کورد بڕیاری داوە ئێمە بڕیارمان داوە ئاگرەکە ناکەینەوە لە ماڵەکانمان دەمێنین و جۆڕاڵی لایەنە تەندروستیەکان دەبین بۆ ئەوەی پارێزراو بین چونکە ئەگەر هاتوو ئێمە ئەم ساڵ ئەم یادە بکەینەوە لەوانەیە چەند خۆشەویستێک لە دەست بدەین ساڵێکی تر پاشەوەی ئەم پەتایە دەڕوا بەبێ ئەوان یادەکە بکەین بۆیە تکا دەکەین لە ماڵەکانتان بمێننەوە ئاگری نەورۆز لە ناو دڵتانە با بگەشێتەوە هەموو لایەکتان تەندروست بن دەستەکانتان بشۆن تێکەڵاوی مەکەن دووبارە لە ماڵەکانتان بمێنن